خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی دۆخی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر دۆخێکی ئاڵۆز و ناهەموار و پڕچێشەوە قەیرانە. تێکۆشەرانی دوێنێ کە بە ڕۆحی خۆیان بەرگریان لە خاک و خەڵک کرد و دامەزراوەکانی هەرێمی کوردستانیان بنیادنا. ئێستا لە خەڵکی دیکە نیگەرانتر و دڵپڕێژ و ئازارترن، چکە ئەوان بە ماندووبوون و ئارەق و خوێنی خۆیان ئەم دۆخەیان یاخود دامەزراوەکانی هەرێمی کوردستانیان وێڕای کەم و کوڕەکانیان بەرهەمێنە، بەڵام ئەوان پێیان وایە دەسەڵات نەیتوانیەوە وەکو پێویست خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات و دەبێت لە هەڵبژاردنەدا ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکرێتەوە. یەکێک لەو تێکۆشەرانەی کە هەموو ژیانی خۆی لە شاخ و هەموو ژیانی خۆی لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بەسەر بردۆ بەڕێز کاک فواد حاجی ئەبابەکر، سکرتێری کۆمەڵی کەمەندامانی سەنگەرە. کاک فواد بەخێر بێ. ئەمەوە گفتوگۆی تێکەڵەیەک بکەین لە ڕابردوو، ئێستا و داهاتوو. بەڕاستی زۆر جار دەوترێ مەسەلەن پێشمەرگە دێرینەکان کە سوکاری شەیدان مەسەلەن کەمەندامانی سەنگەر، زیندانیانی سیاسی نوعاً ما پەشیمانن، ینی بۆ ئەڵێن بۆ ئەوە من نەمان کرد، بۆ ئەومان نەمان کرد کۆمەڵە خەڵکێک بێتە سەر حازری و لە حکومڕانی و خەڵک بچەوسێنێتەوە و غەدر لە ناوچەیەک بەرامبەر ناوچەیەکی تر بکە. ئەمە وەکو بیرهێنانەوەیەک چەند قورس بوو بنیادنانەوەی شۆڕش و خەبات. زۆر سپاس بۆ خۆت و هاوکارەکانت. سپاس کاک فواد. کاک زانا پێم وایە کە ئێمە دەستمان بە شۆڕش کرد، یەکێتی نیشتمانی کوردستان شۆڕشی نوێی ڕاگەیان. ئەمەنە ئاسان نەبوو. ئەمانەی ئەمڕۆ حکومەکەن بە هەزاران میل لە ئێمەوە دوور بوون. ئەم ڕۆژەی کە یەکێتی نیشتمانی کوردستان جاری شۆڕشی دا و نامەی جەنابی مامجلال بۆ سەردەم تێکۆشەرەکان هات لە ناو شار کە شۆڕشڕە هەڵگیرسێنەوە بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان، ئەوان پێیان وابوو ئێمە ملی خۆمان لە چەقۆ دەین، نەیانزانی ملی ئەوانش لە چەقۆ دەرباز دەکەین و لە پێش لەشکری سوپای داگیرکەرانی کوردستان هێنینەوە وڵاتە. ئەگەر بێتە سەر ڕێکخستنەکانی ناوشار کە لە ساڵی 76ەوە دروست بوون تا ساڵی 77 دەستپێکی ڕێکخستنەکان کۆنا جەلالەکان باڵی مەکتەبی سیاسی کە نامەی جەنابی مامجلال بۆ کۆمەڵە لەو تێکۆشەرانە هات. یەکێک لەوانە جەلال بەجی دەرگەڵا، حاجی بابەکری باوکم، حاجی خادیمی گەڵاڵا، مەلا حەسەنی مژدەینان، ئەحمەدی خاناغی دەربەندی کە ئەمانە لیژنەی ناوچەی بارزینیان پێکەنا بکاتە. دوایی لە ساڵی 77 بەڕەحمەت بێ کاک عومەر دەبابا، عەلی عەسکەری، دکتۆر خالید کە هاتنە پڕژێ لەوێەوە لە واری سەیدان بە دیوی ئێرانەوە لە دوای باوکم و کۆمەڵە خەڵکیان مرد کە چەند کەسێک بوون، کەسەکانیش زۆربەیان پەنجەکانیان بێنینۆک بوون، چونکە تازە ئاشبەتاڵ ڕاگەیاندرا بوو، سەنگەرەکانی ئاشبەتاڵیان ئەوەدان کردەوە، چالەشەکان لە سنوورەکانی مۆدەسیان پێکرد بۆ کۆمەڵی خەڵکی باش لەسەر بەرنامەی جەنابی مامجلال و نامەی جەنابی مامجلال ڕەوانەی شاخ کران و کۆمەڵێک تێکۆشەر لە باڵەکاتی ملیاندا شاخ. حەوڵا بەرزە بوو، مامۆستا مەلا عەبدوڵڵا بوو، کۆمەڵێک گەنجی دەربەند بوون، مەحموود سەیدە ڕەحمەتی بوو. ئەمانە هەمویان کە چوونە شاخ، ئەمانە لە هەرێمی حوتی باڵک جیان کرایەوە، ئەو کات مەفرەزەی سەرەتایەکانی شۆڕش بوو. بەڵام لەم لاشەوە خۆشبەختانە لە دۆڵی باڵەیان مام خەبات کە ڕەمزی خەبات و تێکۆشان بوو کە خۆی هەر تەسمی نەبووە، بەڵکم زۆربەی هێزی پێشمەرگە و برادرانمان کە چوونە دەرەوە پەیوەندە بە قادر خەباتەوە کرد. ئەو ڕۆژانە زۆر سەخت بوون، چکە هەم ئەو ڕۆژانەی کە پێشمەرگە بوون کە سوکاریان ئەگیرا و ڕەوانەی کووت و عمارە ئەکران و هەم ئاستەم بوو پێشمەرگە بتوانێت لە زۆر شوێن بپەڕێتەوە، لە زۆر شوێن چالاکی بکە، چونکە ئەپۆک و پێموتی هەگەر مەفرەزەیەک دەکەس بووە حوتی بەچەک بوو سێ بێچەک بوو. ئەو چەکە ژەنگاویانیان بەکارهێنا کە بە لێشاو لە شۆڕشی ئەیلول خستنیانە ڕووبارەکان و تەسمی بوونەوە یاخود بەرەو ئێران ڕۆیشتن. بە تفەنگێکی ژەنگاوی بە فیشەکێکی ژەنگاوی ئەم شۆڕشەمان پێگەیان.
لەم لاشەوە ڕێکخستنەکانمان پۆل بە تایبەتی ڕێکخستنەکانی کۆمەڵی ڕەندەرانی کوردستان لەبەر ئەوەی وەکو برادرانی خەتی گشتی ئەزممویان نەبوو گەنج بوون پۆل لە جیران و خرانە زیندانەکان لە هەیە خاسەی کەرکووکەوە ئەمانە لەژێر ئازار و ئەسکەندەر تا ئەمەی کە ئێمە شۆڕشمان کرد و تیپەکان دروست بوون و مەڵبەندەکان دروست بوون بەدەیان قۆناغی سەختا تێپەڕن بەڵام وەک پەشیمانی ئێمە پەشیمانی کە خەباتەوان کرد بۆ گەلەکەمان چکە هیچ نەبێ ویژدانمان ئاسوودەیە کە ئەو ڕۆژە پێشمەرگە بووین بۆ ئەوی ملەتەکەمان بگەینە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەم قۆناغەیە کە باجی ویست ئەم باجەش تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەدرا بە ڕۆڵەکانی خۆی کە ڕۆژانە هەر کۆسپێک لە ناو شارەکانە هەر تەعدایەک بەعس لە خەڵکی ئێمە بکردایە شەوانە بە چالاکیەکانی هێزی پێشمەرگە لە هەموو سنوورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە تا گەیشتە سنووری مەڵبەندی سێ سنووری مەڵبەندی سلێمانی ئەمانە تۆڵیان نەکرایەوە دەیان جار بووە چالاکی وامان ئەنجام داوە پێم وایە هێزەکانمان تیپەکانمان کە خەڵک و دوژمن بەسەر سامیەوە سەیری کردو بە تایبەتی دەیان ڕیشەمان کردوتە قوربانی دەیان ڕەحمان سەیدا دەیان مەحموود سەیدا دەیان مەلا نەجم ئەم هەموو تێکۆشرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خوێنیان ڕۆژ بۆ ئەمڕۆ بەڵام بۆ ئەمڕۆی دەسەڵات نا بۆ ئەمڕۆی کە گەلەکەمان بگاتە قۆناغی ڕزگاری نیشتیمانی وەکو زۆربەی گەلەکانی تر بگەین بە ئازادی و مافی دیموکراسی و مافی چارەی خۆنووسی کە بەرنمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەمان ئەم بەرنمەیە بوو مافی چارەنووسین بۆی هەموو کورد بتوانێت بە مافی چارەنووس بێ ئەوەی کە جارێکی دژمنەکان بێن حکومان بکەنەوە بەڵام بەداخەوە ئەم لایەنەیە کە ئەمڕۆ دەسەڵاتی کوردستانی بەدەستەوەی و شاڕێی ڕێڕەوی سیاسی ئەم وڵاتەی بەدەستەوەیە کە بە مزەیفێکی هەم ئیقلیمی هەم ناوخۆی دروست بووە بەڕاستی هەموو شتەکانی بەلاڕێدا برد ئینتیمای نیشتیمانی نێش گەنج ئینتیمای نەماوە تێکۆشەرەکان لە ڕابردووی خۆیان پەشیمانن لەبەر ئەوەیە لەبەر ئەوەیە کە خەڵک بە شێوە باسی دەکات ئەگەر من خەبات بکەم ئێستا لە ناو کۆڕ و کۆمەڵدا سەرم بەرزە ڕاستە من کۆمەڵێک شەهیدمانداوە لە سنوورەکانی خۆمانوان ئارتی پێوانە بەڵام ئەگەر بێ باز بکەیت چێ بازیدا ئەم تێکۆشەرانەی کە لە ژێکافەوە بەشدارن تا ئەمڕۆ ئەم بنەماڵانە باجی زۆریان داوە ئەمانەی کە لە ڕێڕەوی سیاسەتدا نەکشاونەتەوە بۆ نمونە ناوچەکانی خۆمان سەیرکە کە ناوچەی باڵەکایەتیە سۆرانە دۆڵی باڵەیانە خۆشناوەتیە زەڵەیە شوێنەیە مانەی سەسوونەکان دوو سلێمانی لە شۆڕشی نوێ بەڕاستی دەوری کاریگەری هەبوو چونکە زۆربەی سەرکردایەتی کۆمەڵە لە ناو شاری سلێمانی دروست بوو و زۆربەی ڕێخستنەکانیشی ناو شاری سلێمانی بوونی کۆمەڵە لێرەوە پەنج خوارد کۆمەڵە ئەوەی کرد ئەوەی تر خەتی گشتی بزوتنەوە لە سنوورەکانی ئێمە جاتر بوو تا ئەمڕۆ پێم وانییە هیچ تێکۆشەرێک کە بویژدانەوە خەباتی کرد بێ بگەلەکەی پەشیمان بێ ڕاستە لە ڕووی ژیانەوە کۆنەجاشەکان مستەشارەکان مەفرەزە خاسەکان کە ئێستاکانە بەشێکی زۆرن لەلایەن ناوی ڕێژەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر لە ئێمەمانە مستەفیدترن خەڵک ئەو فەرقە پێی ناخۆشە کاک فواد ئەم جیاوازیە حەقا خەڵکە تێکۆشەرەکان لی بگومانەوەن چکە بۆچی ئێمە کە شۆڕشمان کرد و شۆڕشمان پێگەیاند و شۆڕشمان دروست کرد و خەباتماندا و قوربانیماندا و کۆڵمان نەداتا گەیشتنی ڕاپەڕین و بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕین کراوە هەموو خەڵکی کوردستانمان ئازاد کرد برادرانی پارتی لەو دیسینەوە بوون من خۆم لە قاسمە ڕەش بووم لە مەکتەبی سیاسی کە کاک مەسعود بارزانی هاتە خوارەوە حوتیمان کاتە قاسمە ڕەش قەرار بوو هێزێکی 2000 کەسی بێ 180 کەسی لەگەڵا بوو کە خودی کاک نوێشەروان لەوێ لە پێشوازیدا بوو لەگەڵ مامۆستا نازم کە ئەندای مەکتەبی سیاسی بوو کە لێپرسراوی قۆڵی ئێمەی بادینان بوو ئەمان پێوە مادوو نەبوون بۆیە ئەم ڕێڕەوە بەهەر لە یەکدابەرن لایەوان ئاساییە چونکە نەخوێنیاندا نەباجیاندا ئەوەی باجیدا ئەوی خوێنیدا کوڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون دەسۆزەکانی ئەم گەلو نیشتیمانە بوو لە ئەو کاتە فیدباکێکی یان بەستمەوێ فلاشباک یان گەڕانەوێکی زۆر تایبەتت باس کرد هەموو ئەوانە گەنج بوون بە ڕەحەتی نیشتیمان پەروەری بەڵام ئێستا بۆ ئەو ئینتیمایە نیشتیمان پەروەریە لە ناو گەنجان کاڵیان کردوتەوە ئەو ڕەحەتیان لە خەڵک ساندوتەوە دەسەڵات خۆی ئەوەیە ویست کە ئەوەی ئێستا کانە هەیە ئەو ئینتیمای نیشتیمانی ناڵێ بۆچی کە ئینتیمای نیشتیمانی بێ هێڵی سوورە خیانەت
ئەوان هەموو خیانەتێکیان بەرامبەر میلەتە کرد. هەر لە کارەساتی هەکاری هەتا گەیشتە سیوێکی ئاب هەموو ڕۆژێکیان نیە خیانەتیان لەو وڵاتەدا نەکرد بێت لە هەر پارچەیەکی کوردستاندا. دوێنێ بوو ئێمە هێزی پشتیوان بووین لە ئێران بووین. هەر دوێنێ بوون ئەوانیش سوپای پێش لەشکری داژیکەرانی سوپای پادارانەکردن و کوردستانی ئێرانیان ڕۆژهەڵاتیان لە حیزبی دیموکرات و کۆمەڵە پاکردەوە. باش باسی هەکاریت کرد بەڕێز کوڕێکت ناوی هەکاری کردو بۆ تەوێ بەوە چی هەمیشە لە بەرچاوت بێ و لە بیرت بێ؟ ئێمە وەک ڕێخستنەکانی خەتی گشتی کە کۆنە جەلالەکانمان پێوەتا لە خوێندنگەیەک پەروەردە بن کە خوێندنگای جەلالیەت بوو. بەڵێ ئەو تێکۆشەرانەی لە کارەساتی هەکاری بە چەکی گەورە کوژان تا ئێستاش لە لای ئێمە هەر ڕۆژێک باسی دکتۆر خالی و علی عەسکەری حوسێن بابەشێخەوە نەکرێت زامێکە لەسەر قۆمانە. من کە هەکاریم ناونا پێم وابوو دوو ناو نەبووە بە ناو هەکاری لەبەرەوەی خۆمێکێک بووم کادیرەی شۆڕەژەران بووم زۆر تا مەزرۆ و خۆشەویستیم هەبوو بۆ دکتۆر خالید و علی عەسکەری و برادەرەکانە. بۆی قەت ئەو تاوانە لە بیر نەکەی و کارەساتە ئەم تاوانە کە هەکاری تاوانێکە کارەساتی هەکاری هەرگیز لەبیر ناکرێت. خیانەتێکە هەرگیز فەرامۆش ناکرێت. هەر بانێکی بۆ بینەوە هەر ناوێکی لێ بنێن خیانەت بوو چکە ئەوانەی کە بردران من ئێسار بە دەلیل لامە دەیان خەڵکیان لە مازە لە زەنجان و قەزوینوانەی هێنایەوە لە وردوگای زێوەی پرسەچیان کردن بە کۆپتەر لەوێ بردینیان سێسنوور لە سێسنووری بە کۆپتەری تورکیا بردینیان بۆ کەمین لە هێزەکانی ئێمەدانێ. لە پێناو چی بوو بۆی شۆڕش بۆ نا ئەوان بەرنامەیەکیانەوە لە خوێندنگەکەی ئەوان هەموو کورد دژمنی ئەوانە کە دروست بێ کە بەرەو پێش بڕوە کە باسی لە مافی گەل و ئازادی دیموکراتەکان بکە. بەڵام لە خوێندنگەی مام جەلال نا خوێندنگەکەی جەنابی مام جەلال ئێمە هەمومان ئەو عیزبانە بە نەیاری خۆمان نەزانین و پێشمان خۆشە پێشبڕچەیەکی دیموکراتیانەوە هەبێ هەمووشمان بەشدار بین لەو دەسەڵاتێک کە هەیە بۆیە خەڵکی کوردستان تێیدا بحەسێتەوە لای ئەوان وان نییە. بۆیە دائیمە پشتیان بە داژیکەرانەوە بووە بۆی هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو بەرن دائیم لە پلاندا بوونا هەتا ئەمڕۆژەوە. گرنگ نییە زەڕ بەبەر کورد بکەویان نا کورد لای ئەوان هیچ نییە. دوێنێ بوو شەڕی ناوخوا دیسا دایکانی سلێمانی لێرەوە پێ هاتن بۆ هەولێر و بۆ مەسیب سەلاحەدین خودی سەرکردایەتی پارتی وتی کورد و قۆندڕە لای ئێمە یەکە گرنگەوەی خەتەر نەکەوتە سەر بنەماڵی بارزانانی ئێمە هەموو شتێکەکەن. هەرەوە قلێتە ژوای کردو کە ئێستا خەڵک بێزار بێ مەسەلەن ئیرادە لە گەنج بسێندرێتەوە مەسەلەن ئینتیمای لێ بسێندرێتەوە بۆی خاوەن ڕێی خۆی نەبێ. ئەم بڕێڕەوەی کە لە بەتایبەتی لە کابینەی نۆراکە کراوە بە بەرنامە ڕێژی ئیقلیمەوە کراوە یعنی لە خۆڕانیە لە خۆڕانیە ئەمە بەرنمەیەکە چۆن حەقدی 50 ساڵی نەوت کراوە بۆ زەمانەتی مانەوەی بنەماڵی بارزانانی. بۆچیە لەبەرەوەی تا ئێستاش کەشف ناکرێت و ئاشکرا ناکرێت بۆ ئەوەیە کە ئەو بنەماڵەوە خۆی بنێتەوە بەڵام لە ڕێڕەوی بەرەو پێشچوونی ئیدارەی کوردی دەسەڵاتی کوردی هیچ شتێک نێتە پێشەوە تەنها وەکو ئێساکە هەیە ئەوە بمێنێتەوە ئانش خۆیان پێدا پارێزن و خۆیان داێتە تەوین کرد کام لە بنەماڵی بارزانانی هێستا خاوەنی ملیاران دلار نەبێت. ئەم پارەیان لەکوێ هێنا؟ ئایا ئەگە سەروەت و سامانی ئەم وڵاتە نەبێ ئەوان کاسبیان کردو؟ ئەگە سەروەت و سامانی ژێرزەمینی و سەرزەمینی ئەم وڵاتە نەبێ لەکوێیان هێنا؟ کام فەرمانبەر هەیە؟ کام کەماندام هەیە؟ کام مناڵە شەهید هەیە زیاتر لە 56 میلیۆنی لای ئەم حکوومەتەوە ئەم دەسەڵاتە نەبێ؟ ینی ئەو بەرنامە ڕێژەی کە لە کابینەی نوێ کردویانە بە چ مەبەستێک بۆ ئەوەی چی بمێنێتەوە بۆی چی گەشە بکە لای ئەوان؟ ئەوان ئەم بەرنمەیان کە داناوە ئێستاکانە بە تایبەتی لە سلێمانی دەرەکەوێت ئەم دوکانانە کە داناوە کۆمەڵی دوکانیان داناوە بە ناوی هەڵبژاردنەوە دوکانی سیاسی ئەم دوکانە سیاسیانە بۆ ئەوەی لێرە لە قوارەی یەکێتی نیشتیمانیان کەمکەنەوە هێز و باڵانسی یەکێتی کەمکەنەوە بۆی خۆیان جارێکی تر بتوانن ڕێڕەوی دەسەڵات بە دڵی خۆیان لابڕێژنەوە. بەڵام خەیاڵیان خاوە بەرنمەکانی یەکێتی نیشتیمانیان دوای کۆنگرەی پێنج بە تایبەتی خودی سەرۆک پاوەڵ تاڵەبانی توانیوێتی ڕێڕەوی سیاسی منەمەوێ باسی ئەو بکەم بەڵام هەڵسەنگاندنی بەڕێزت ڕۆژانە کە مەندامی سەنگەر ئەوەی بەشێک لە جەستەی خۆی پێشکەشی ئەو وڵاتە کردووە یعنی نەک بەنی خوای گەورە
مدەکەی تەواو نەکردووە گەر نابەشێکی زۆریان تووشی بەشێک لە برینداری جەستەوە ئەو بوون تا ئێستاش پێوە دەناڵێنن خەڵک لە چی ناڕازی ئەوەی کە ئێوە نەعەدالەتی ئەو نەعەدالەتی هەیە زانێت تۆ سەردانێکی بادینام کە وەگوزەرێکی بە باڵەکاتیدا بکە هەردووشی زێردەستی پارتی دموکراتی کوردستانە یاخود دۆڵی ئاکۆیان بەزانە جادە و بانەکانی ئەوێ چۆنە خزمەتگوزاری لەوێ چۆنە بادینانی چۆنە لە مێرگە زۆر تێپەڕە ئەمجا ئەزانی ئەوان لە فەزایەکی تراژین و خەڵکی ئێمە لە فەزایەکی تراژی خۆ ئەوانە سنووری خۆیان و سنووری قەڵەمڕەوی خۆیان بەڵام تا ئێستا بەی خۆیان نازان بۆ لەبەر ئەوەی خەبات و تێکۆشان لە دوای ئاش بەتاڵ لەم سنوورانە سەری هەڵدایەوە هەمومان یەکەم پەرلەمانی کوردستانمان لەبیرە 92 لە باڵەکاتی 1996.6مان هێنا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان هەر بە میوان هەبوون دیار نەبوون بەڵام ئیقلیم پشتیوانی ئیقلیم وای کرد ئەمان چۆن بێنە پێشەوە بە سەدان و بە هەزاران خەڵکیان لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوا هێنا جنسی عراقیان بۆ کردن بۆی کە دەنگ بدەن بە تەزویرەوە هەموو لە چۆمان ئێمە هەموو جار سەرسامە بووین بۆی هەموو خەڵکی ڕۆژهەڵات کە هەمومان ناسین ئێمە لەوێ بووین دەیان دوکانداری و زێڕنگر و کاسبکاری ناو پیرانشار و شنۆ و نەغەدە و ئەوانە لە چۆمان دەنجیانداوە بۆ پارتی دموکراتی کوردستان بە پارە بەڵێ بۆیە لاچەی دەبێت کە ئەو بەرنامەی کە دانراوە ئەم بەرنمەیە قوڵب بێتەوە ئەمجارە چونکە چۆن قوڵپە بێتەوە ئەمجا خەڵکی کوردستان باش تێگەی لە دوای دروستبوونی گۆڕان و لە دوای هاوپەیمانی و لە دوای ئەمانەکە هاتو دروستبوون خەڵک تاکە ئەوەی کە هێزە و ئیرادی پێهەیەت و باوەڕی پێێتی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بتوانانی ڕێڕەوی سیاسی لە کوردستان جارێکی تر بێنێتەوە تۆخی خۆیان باش کاک فواد گلیلی یەکێتی شەکرێک کە بەشداری حکوومەت بۆ زۆر شتی قبول کردو ئەوانە ئێوە بە چ ڕوئیەکەتانی قەناعەت بە گەنجێک بە خەڵکێک بکەن بە تێکۆشەری بکەن کە جارێکی تر لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بێتەوە بۆی ڕێڕەوەکە ڕاست بێتەوە کاکزانە خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکێکی کراوەیە کادیری ڕۆشن فکرن هەمووی مناقەشەکەن ئێمە لەگەڵ بەرپرسەکانمان تاگاتە سەر و کاوڵ بەڵام بەداخەوە ئێمە دوو جار هەمومان بە بێویژدانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان محاسەبە کردو کە ئەمە خەتەرێکی زۆر گەورە بوو لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بە دروستبوونی گۆڕان کە سەتا تەرازوی هێزی بەلای پارتیدا شکاندەوە ئەم ڕێڕەوەی سیاسی بەلای پارتیدا بردەوە ئەوانی بۆ خۆیان لە خۆیان بایی بوونەوەنە کە شاویان بۆ کەس دەکرد ئێمە وەک هەژدە کورسەکەی خۆمان بە پرسیارین بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە دەسەڵاتی پارتی نەبووە فەرم و سەرۆکی هەرێم لەدەست پارتی بووە ئەنجومەنی وەزیران لەدەست پارتی بووە وەزارەتی ناوخۆ لەدەست پارتی بووە ئەنجومەنی ئاسایش لەدەست پارتی بووە وەزارەتی شارەوانی لەدەست پارتی بووە وەزارەتی پەروەردە لەدەست پارتی بووە چێ لەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێمە تەنانەت ڕەگەڵ ئەمە کەتونێکە حکوومەتەکە پێک بێت بۆ ئەوەی ئەزمموی هەرێمی کوردستان تێک نەچێت خودی کاقوبات یەکێک بۆ لەوانە کە نەیویستووە ئەگەنە دەیان جار خودی کاقوبات دەبوایە ئیستیقالی کردبایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت هات بادەرەوە بەڵام حەقڵێتی کاقوبات حەقڵەتی مام جەلال ئیدارەی بۆ وەزعەکەدا بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە لاواز بێت نەتێک بچێت زەربەی لە خۆیدا لە پێنە قوارەی هەرێمی کوردستان باشە ئێستا چۆن ئەتانەوە ڕێچکەنەوە ئێستا ئەم جارە بە خۆشحاڵیواڵێم جیلێکی تازە هاتە پێشەوە سیاسەتی کاک پاوەڵ سیاسەتی سەرۆک پاوەڵ تاڵەبانی کۆمەڵی گۆڕانکاری کردو کە خۆی یەکێک بوو کە لە کۆبوونەوەکانی مەسیح سەلاحەدین لە پیرمام کەوتی یەکێتی هێزە یەکێتی خوێنی شەهیدە یەکێتی ئیرادەیە ئەبێ ئەم گەنجانە ئەم سێوشەیە باشیکەنەوە چی وتو ئەم پیاوە لە ناو جەرگەی پارتی و لە ناو مەکتەبی سیاسی پارتی لە پەرلەمانی عراق بینیمان لە ئەنجومەنی پارێزگاکانی عراق بینیمان چۆن باڵانسی هێز بەلای یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێژکایەوە کە ئەمەش بە ژیری بە بەرنامە ڕێژی هەم مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم سیاسەتی
خودی سەرۆکپا بە تاڵەبانی ڕاست کراوەتە. باڵێ باش ئەمە لە بەغدا ئەمە لە کەرکک لە هەرێمی کوردستان ڕوئایەکی چیە و دەتانەوێت چۆن ئەو غەدرانەی کراوە نەعەدالەتیانەی هەیە خۆ نابێ هەر ڕەخنە بگرێت بە چارەسەرێکە بێ وانە ئامادەن بۆەوە. ئێمە ئەگەر کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم جارە متمانەی خۆیان بە یەکێتی نیشتمانی کوردستان و خوێنی شەیدەکان یەکێتی بەخشنەوە پێم وایە وەکو کاک پاوەڵوتی دەنگ لە ئێوە شەڕ سەر ئێمە. ئەم جارە حەقە هەموو دۆسۆزان هەموو نیشتیمان پەروەران هەموو دیموکرات خوازان هەموو ئازادی خوازەکان بزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە باڵانسی هێز نەگۆڕێ ئەبێ هەر هەمومان لە زیینی وەرتێوە بە پاساپۆرت بچینە ئەم دیەوە. ئەم دوو تفەنگە ژەنگاوی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیرادەی یەکێتی نەبێ کاک هەزانە و دەیان زانایتر و دەیان عەلی کەریم کە لەم وڵاتە هەن ناتوانن بە ئازادیش قسە بکەن. بۆیە حەقە هەمومان بچینە سەر سندوقەکانی دەنگدان پەنجەکانمان لە سندوقەکان بەجێڵین بۆیە ئازادی دیموکراسی مافی چارەی خۆنووسین لەم وڵاتە پیاداکەین. ڕەنگە بوترێک یەکێتی شتێکی نیشانداوە لە ماوەی ڕابردووکە لە حکومڕانی بوو بێ و خزمەتی خەڵکی کرد بێ یان ڕوئیاکەی ڕوئیاکی خزمەت گوزاری بوو بێ. بۆچی نایەن ئەو کان بینانە بێنە بەرچاوی خەڵک وەکو ڕاگەیاندن کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بەرهەم کاک کۆسەر کاک مەرفەتا بزانن چه خزمەت گوزاریە کراوە هەم بۆ گەنجان هەم بۆ خوێندکاران هەم بۆ ژنان. لەو کاتێک کە بەتایبەتی کاک بەرهەم کە بەرنامەی مەکتەبی سیاسی یەکێتی بوو سلفەی بۆ هەموو گوندەکان جێبەجێ کرد سلفەی بۆ شارەکان جێبەجێ کرد سلفەی بۆ خانووکردن بۆ خوێندکاران بۆ دەروی وڵات ئەمانە سلفەی بچووک سلفەی گەورە ئەمانە هەر هەمووی لە کاتی کابینەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێکردووە. ئایا بۆ نایەن ئێستا مقارنەی ئەم کاتی بکەن لەگەڵ ئێستاکانە؟ ئایا ئێستا کاک مەسعود بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چی پێشکەشی خەڵکی کوردستان چی پێشکەش پێشکەش کرد لە تێکەوشەرێکی دێرین بپرسم لە تێکەوشەرێکی دێرین ئێمە لە 2012 وەکەم ئەندامانی سەنگەر کە ئێمە شەهیدانی زیندوین لە 2012 هەرچی ئیمکانیاتی مالی هەیە لە ئێمە بڕێوە کە ئێمە یاسایەکمان هەیە یاسای 34 کەم ئەندامانی سەنگەر لە 2010ەوە جێبەجێ کراوە لە کاتی کاک بەرهەمە لە موچە بەو لاوەش کاک بەرهەم جێبەجێ کردووە هیچ شتێکمان بۆ نەکراوە نەخۆشیەکانمان نەعیلاج نەعەمەلیات نەشتەگەری ئەوە خۆت ئەمڕۆکان سەردانی کۆمەڵەکە ئێمەت کردووە ئێمە سندوقێکی نیشتەگەریمان ڕاگەیاندووە ماوەی ساڵێک نابێ بۆتە نۆماک توانیمانە گۆشتی ڕانی خۆمان بخۆین لە نەتی قەساب زیاترە بۆ لەبەر ئەوەی زۆر جار کە مەندامێکمان ئەمریخای کردووە هیچ شتێکی بۆ نەکراوە لە حکومەتی هەرێمی کوردستان بەڵام بە پێچاوانەوە لەم لاوە کۆنە جاشێک کۆنە ڕەفیق عیزبیەک ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە. لە ناو لیستەکانی ئەوە شاتەیدانە من چەند شەو پێشستا لە کاک جەمیل ئەوران پێشمەرگەدێرینەکان گفتوگۆم کرد وتی من هەر کەسێک ئیمزام لەسەر کرد بێ خۆم لێ بەرپرسم بابێن یەک جاشی تێدانە یەک مستەشاری تێدانە. کاک زەناد ئێمە یاسای 38مان هەیە کە لە پەرلەمانی کوردستان بە تایبەتیەوەی کاک جەمیل باسی کرد ئەڵێ بە هیچ شێوەیەک نابێت کۆنە ئامێسیری و مستەشارەکان لەناو ئەمدا یاسایەت شوێنیان بێتەوە خانشین بکرێن بۆ هەردوو لامان ئەمە هەیە بەڵام ئەوەی کاک جەمیل باسی کرد بەڵێ 100% ڕاستە دەیان خەڵکیانتیایە کە ئێستاکانە لە محکەمەی دادگای عراقی تاوانەکان داوا کراون بەڵام لە لای ئێوان بلیوە خانشین کراوە بۆ خەڵکیان هەیە بە فەریق هەل لە سنوورێک لە کەمەندامان کەسێکمان هەیە بە فەریق کەمەندامە لە لیژنەی علیا و هەمیشەیی هەولێر دەرنەچۆتەوە بە خودی بڕیاری مەسعود بارزانی کراوە تا فەریق و لە لیژنەکەش دەرنەچۆتەوە. ینی پڕە لەوانە بەڵێ باش ئێوە ئەو ڕێڕەوی ڕاستکردنەوەیە بەڕێز دۆکتێکەوە شەریکی چێتی وە گلێبسراوی یان سەرۆک سکرتێری کۆمەڵی کەمەندامانی سەنگەر دەتانێت تەنها بۆی چێتیەکان بێیان بۆ هەموو خەڵکی کوردستان بێت ئێمە خەباتمان خەڵک ئاشکەنەوە بە دامەزراوەکان خەڵک ئاشکەنەوە بە حکوومەت بە پەرلەمان ئێمە خەباتمان نەکرد تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی کردە قەڵغانێک بۆ خەڵکی کوردستان ئەمانەیە هەموو خەڵکی کوردستان لەم بەرهەمەی بخوا بەبێ جیاوازی حیب بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانی وەک پارتی
بێ خەڵک بە فۆرم دامەزرێنێ کە تەنها یەکێتی بێ ئەی ئەم لاوانە ئەم گەنجانە چی بکەن ئەو هەموو خوێنکارانەی کە لە زانکۆکانیان دەرەچن ئەگەر حیزبی نەبن چی بکەن ئەبێ ئەم ڕێڕەوەی دەسەڵات ڕاست بکرێتەوە ئەمە تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرێت ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەک دانێت بۆ کوڕەکەی من چۆنە بۆ کوڕی کابرایکی بێلایەنیش هەمان شت بێ بە پێی شەهادەکانی خۆی بێ بە پێی ئەوەکەی خۆی بێ کە دەرەچێت ناکرێت فەرق لە مابینی گەنجێکی بێلایەن و گەنجێکی حیزبی بکرێت چونکە هەموو خەڵک پێویستی بە ژیانە ئەوە ئەتوانێت بکات بەڵێ ئەم جارە ئەگە خەڵکی کوردستان متمانە بە یەکێتیەکەی خۆیان بەخشنەوە ئەو یەکێتێکە لە تنگانەدا خوێنی زیاتر لە 22,000 ڕۆڵەی بەخشی بۆ ملەتەوە ئەم جارش ئەتوانێت بە قەڵەم بەبێەوەی فیشێکێک لە شەڕی ناوخۆ بتەقێتەوە بە بەرنامەی سیاسی بە پرۆژەی داهاتووی پرۆژەکانی بۆ خەڵکی کوردستان بێ بەڵێ ئەتوانێت پارتی زۆر باسیەوەکە کە لە سنووری سلێمانی و ناوچەکانی دیکە خزمەت گوزاری نییە و دوێنێ کابرای چەند هێنا بۆ سەر شاشە شاعیرە نەزان موسەرەتیە باسیەوەیە کرد کە خەریکە لە هەولێر جادەی 250 مەتری هێشتا لە سلێمانی سەتیەکە تەواو نەبووە ئەوانەیان باسە کرد خۆ ڕەنگە منۆکۆ ڕۆژنامەنووس پێم خۆش بێ زاخۆ زۆ خزمەت بکرێ بەڵام بەبێ جیاوازی گەرمیانیش بکرێ ڕاپەڕینیش بکرێ ئەمە خەتای چیە بۆ کاکفوات ئەمە کابینەین و هەموو لێ بە پرسیارە خودی مەسرور بارزانانی بۆ ئەو کە هات دەسەڵاتی وەرگرت قەرار بوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەبێ جیاوازی بەڵام بەداخەوە تەنانەت لە بەرنمەکانی خۆی و بە بەرنامەی ئیقلیم سەرۆکی تەنها زۆنی زەردوو ئەوەی کە زەردوش هەمووی بەڵێ بە زۆنی زەر هەمووی نا زۆنی قەڵەمڕەوی خۆیان فەرمو تەماشاکە لە هەولێر کۆیە سەر بە هەولێرەوە چەند ساڵم دووسایی دەهێت تا ئێستا هیچ جێبەجێ نەکراوە فەرمو لە هەولێرە بڕۆ وادینان بڕۆ مەسیح سەلاحەدین چی بۆ کراوە تا زاخۆ بزان چی کراوە لە بەرەو دەواازەی برایم خەلیلتیایە ئەین بەس بۆ خۆیان پارەکە بەس بۆ خۆیان بۆ سنووری خۆیان بۆ قەڵەمڕەوی خۆیان و ئەوەی لە هەولێریش کراوە پێم وایە کە تۆ زۆر گەڕاوی کاک زانە شار ستانداری شار چییە زێرابە ئەوەی لە قەڵەمڕەوی زۆنی سەوز کراوە بە 50 ساڵی تر لە سنووری هەولێر ناکرد بەڵام ئەوانە بەرچاوی خۆیان داناوە تا ئێستا هەولێر زێرابی نییە لێرە نەک ناو سنتەری شاری سلێمانی قەزا و ناویەکانیش هەموو زێرابیان هەیە هەموو ئەمە ئاوە پاژەڕۆیە ئەچێتە ژێرگڵەوە بەست عقلێتی بنیادنانی شارە بەڵێ ئەمە عقلاتی بنیادنی ناو شار بە ستانداری جیهانی بەڵام ئەوان هاتوون تەنانەت خۆ ئەمانەی کە کراوە ئەم هەموو کۆشک و تەلارێ بەرزەیە هی چێن هی خودی خۆیان و بنەماڵەکانی خۆیان کە 150 لەگە خەڵکە شەریکن وەسەیەکیانە بۆ خەڵکی فەقیر نییە وێلا هەیە بە 2 میلیۆنە بە 3 میلیۆن دلارە بەزەخت بە خەڵکیان کردەوە ئیسماڕیان پێ بکردی بە زۆر ئەیا ئەم جادانی دووسکراوە بەچێ دووسکراوە ناو 150 ناو 200 کەشانەوە هەمووی دراوەتە توجارەکان ئەم زەوی باشانەی خەڵکی هەری هەولێر دراوە بە توجارەکانیان خۆشیان 150 شەریکن بۆی جادەوانەکان پێ دروستکەن ینی جیاوازێکی زۆر کراوە ئەمە چی دروست کردووە کاکفوات لە ناو گەنجا لە ناو خەڵێک چ بێ ئومێدێکی دروستکردوە مەسەن لە بینین گەنجێکی زۆر ئەڕوات لە ئاوەکانە خنچێت مەسەلەن گەنجێکی زۆر مەسەلەن لە ناچاریە ئیشێکی دەست ناکەوێ من بام لە جیاتی سەرۆکی حکومەت دەمەگوی سەقالەمە کرد لە بەرچی ئەگەر ئەبینێ ئەو هەموو گەنجەیە ڕوا لە ڕووباری ئیزا خنچێ پێمانیەمانە خۆشی بڕۆن من زۆر خەڵکم بینیەوە کە لە دەرەوەی وڵات چاوم پێیان کەوتووە لەژێر سێبەرەکان کەوتون وەکو کاتی خۆی میسرەکان کە لە عێراق من سەرۆکی حکومەت بامی ئیستیقالەمە کە خەڵکێک کە تێکۆشەرێک کە کەمەندامێک کە سوکاری شەهیدێک گەڵێ خۆزگەمە بەعس ئایا ئەوان نەیان بینی بەحسیان نەبینی چکە ئەوان لە کەرە دانیشتبوون و لە ژێر وێلاکانی کەرەدا بوون ئەگەر زەر زوڵم و زۆری بەحسیان ببینین بایە دەبای ئەمەیان قوبڵ نەبایە کە خەڵک واڵێ یان خانشینێک واڵێ چونکە بەعس هەموو تاوانێکی بەرامبەر بە کورد کرد بەڵام ئەوان کە کاتێک دەباوەی بەعس بێنەوە پەرلەمانی کوردستان و شکۆی پەرلەمانی پێبشێن و
لایەنی بەرامبەرەکەی خۆیان خەڵتانی خوێن و 1970 شەهید لە هەولێر بخنەژێت زنجیر دەوابەکانیان پێمانە باوەڕیان بە هیچ مقدساتێکی وڵاتە بێت. ئێستاش مەترسی نییە کە ئەرقەلەیەک بۆ هەڵبژاردن بۆ دوای هەڵبژاردن نەتیجە هەڵبژاردن دروست بکەن. نەک ئێستاوان بەرنامەیان هەموو کاتێک بەرنامەی ئەوان هەموو کاتێکە بۆ لە ناوبردننی ئەزمموی هەرێمی کوردستان ئەو ئەزمونەی کە خەڵکی کوردستانەوێ ئەو ئەزمونەی کە خۆیانەوێ لەم قەرارە ڕابوەستێ هیچ کێشەیان نیە کورد نەگا بە هیچ مافەکانی تر و خەونی و خولیای هەموو بەشەکانی کوردی بەتەما بن دەوڵەت دروستکەن نەخێ قوربان دەوڵەت مزایدەیەکی سیاسی بوو بە بەرنامەی تووچەدانراوە پارتی 13 کۆنگرەی کردو بەم کۆنگرێشە 14 لەیەک لە پەیڕەوەکانی پارتی دیموکراتی کوردستان باوەڕیان بە مافی چارەی خۆنووسین نییە نەک بە دەوڵەت و سیستەم باوەڕیان بە حکمی ذاتی بوو کاتێک من پەیڕەوی حیزبەکەمە خوێنمەوە کە باوەڕی بە دەوڵەت نەبێ دەوڵەت و سیستماتیک لای پارتی نییە چکە کە تۆ وڵاتت بەرەو سیستەم برد ئەو کات ناتوانانی هەموو شتێک بەڵام پارێکی زۆریان داوە بە کۆمەڵی خەڵکی نووسەر بە حسابی خۆیان داڵای کوردستان و دەوڵەت و دەوڵەتداری و لای ئەوانە و هەموو بەهارێک خەریک بوون و ئەگەر بیرەوەرەکانی زراری سێمان بەگت خوێن بێتەوە لە کۆماری مەهاباتەوە تا ئەمڕۆ پێ ئەچێ مێژووی ئەو بنەماڵەوە خۆی بەڵێ من معلومە بێ دوو خیانەتکردن هەر ئەوە نییە تۆ نیشتیمان بفرۆشی و دەباوەی بە عەزبێنیتەوە ئەزانی چەند خەتەرەکە قەڵەم کەسێک نووسەرە قەڵەمی خۆی ئەفرۆشێ ویژدانی خۆی ئەفرۆشێ مێژوو بە خەڵکی نەخوێندەوار چاوەشە ناکرێت مێژوو ئەبێ خەڵکێکی ئەکادیمی خەڵکێکی بێلایەن بینیشتێتەوە ئەبێ ئەمیزێکی بەکێک بێنین یاخود کەمال مەزارێک بێتەوە مێژوو وەک خۆی بنووسێتەوە چکە بە هیچ سەرکردەیەکی سیاسی کە نەخوێندەوار بێت کە خوێندەوار بێت کە لایەنگری حیزبەکەی بێ نانووسێتەوە ڕۆژێک دێ چۆن ئێستا ئێمە هەمووان هەڵوەدەی پەرتوکە خایەکانی دەروی وڵاتین بۆەوەی بتوانین مەسداقەتی ئەوانە بینە دەرەوە کۆچە چۆن خیانەت چێ کردێتی چێنێک کردووەوانە ڕۆژێک دادێ ئەم گەنجانەی ئێمە بەوە شا دەبن کە مێژونووسێکە زانێ پارتی چی کردووە و تا چێ خیانەتی کردووە تا چێ خەواتی کردووە ینی ئەوە تاریخی ئەوانە ئەم بەڵێ باوەڕت بەوە نییە کە قەت بیر لەوە بکەنەوە دەوڵەتی کوردی دروست بکەن یان من عونی یوسف هەبوو پیاوێکی زۆر بلیمەت بوو لە پەنجاکانەوە مەعامی بووە یەکێک بوو لە باڵی مەکتەبی سیاسی جارێک باوکم داوای شتێکی لێکرد کە شتێک بۆ مامجەلاب نێرن بۆ نێوزەنگەوەوانە ساڵی 1970 تی بە مامجەلال بڵێ کاگە باوە کرد تا ماڵی بارزانی مابێ کورد ناوێ بچی خۆشیان کاتی خۆ لە 63 لە دۆڵی پلینگان کۆمەڵی خەڵک کە تەسمی بوونەوە و لە بارزانی تووڕە بوون سوێندیان خوارد و تەڵاقیان خوارد تا بارزانی لە کوردستان هێنێنەوە حەونی سوێکێک بوو لەوانە دەمێکە تێکۆشەرەکان بە تایبەتی سیاسەکان لەوە تێگەیشتون ئەمانە ڕێڕەوی وڵات تەنها بۆ خۆیانەوێ بەرژەوەندی کورد تەنها بۆ خۆیان و خودی بنەماڵەکەی خۆیانەوێ خۆشیان و شەیەکیان هەیە ئەڵێگە پێمان نەکرێت ئەتوانین تێکی لێ ئێستا جارێکتر مەترسینە تێکی دەن زۆریش ئەمڕۆ زۆر زیاتر مەترسیم لە دوێنێ هەیە کەسی چاکراوە ئێستا کە دەبینی بەشێکی زۆری خاچی بادینان سوپای تورکیای لێەوە ڕۆژانە بە درۆن خەڵک شەهید دەکرێ و دژە تیرۆرێکیان هەیە پێڵێ ئەمە پەکەکە بوون و تیرۆرز بوون و ئەوانە لای تۆ چیەکێنێ ئەمە وەکو پێم وتی بە بەرنامە ڕێژ کراوە ئەمژە تیرۆرە ڕاستەوخۆ سەر بە میتی تورکیەوە ئەبێ هەموو تێکۆشەرێک کە ئەچێتە ئەم سنوورە ئاگای لە خۆی لە سارەکەی بێ بە تایبەتی لە سیمکاتی کۆڕک درۆنەکان هەموو کاتێک لەگەڵەوان کۆنتانشان هەیە من یەکێک بوومە لەوانە چمەتە دۆڵی باڵیان سارەی خۆم نەبردەوە کە مەڵبەندی خەوات تێکۆشان و دایان ڕەفیق و تێکۆشەر میلێ سارەی خۆت نابێت سارەی خۆم نەبردو ناوێرەمی نەوەک میمۆریەک نەوەک شتێکی پێوەکە ئەوڕۆ لە مەخمور دراوە ئەمڕۆ ئەمەیان بۆمانەوەی دەسەڵاتی خۆیانە ئەگەرنا خۆشیان لە ئێران بوون خۆشیان لە زێوە و مەرگەوەڕ و شنۆ بوون خۆیان خەڵکی کوردستانیان قەتڵۆ عام کرد کەسی تر هەبوو لێیاندا حیزب دیموکرات لێدانیان تا شەڕیان پێفرۆش
بەڵام ئەوان پەکەکە بە خەتەرێکی زۆر ئەبین لەسەر خۆیان لەبەرەوەی ناتنە ژێرباری بنەماڵەیی پەکەکە سیاسەتێکی هەیە ئەوێ کورد لە هەرچوە پارتەی کوردستان کوردبوونی خۆی پارێزی ئەوان ئەویان ناوێت ناوەنەوە شکات شەکەن لە سلێمانی و مەسەلەن درۆن ئایا هەروەکۆی GPS-ێک بن بۆ درۆن قوربانجان نەک GPS-ێکن ئەوان چاوساغی ئەمان ئەمەی بە تایبەتی لە مەتاری حربەت ڕوویدا مانشێتەکەی خەبات خوێن بایەوە بەڵێ و خودی سەرۆکی حکوومەت و تەبێژەکەی کە قسەیە کرد پێتوا بە نەک سەرۆکی حکوومەتە پێتوا و میتێکی تورکە کە سلێمانی تاوانبارەکە دیارە سەرۆکی ئەم حکوومەتەیە ئەم سلێمانی بە هی خۆی نازانێت ئەگەر بە خۆی زانی بایە بە خۆی بە سەرۆکی حکوومەت زانی بایە ناکرێت سلێمانی تاوانبارکە بابێ خەڵکی سلێمانی ئەزانی سلێمانی چەند ئەمینە خەڵکێک ناکە چاوی شێرە و سلێمانی نابێنێ بە چاوچێرەکانی سلێمانی نەبێنێ سلێمانی شارێکی زیندووە شارێکە دائیمەن حەزی لە گۆڕانکاریە دائیمەن حەزی لە بەرەپێچوونە ئەوان چاویان بەوە هەڵنایە چکەم ئازادیە لەم زۆنە هەیە ئەمە ئیسفاتە نمونەمان زۆرە دەیان کەناڵ و دەیان عیزبووانە و دەیان دوکانی سیاسی کە لەم زۆنە کراوەتەوە بۆ لە هەولێر نییە بۆ لە بادینان نییە فشارەکەیان لێرەیە بەڵێ هەموو شاری پارتی خراوەتە سەر ئێرە کە لە سلێمانی دەیان دوکانی وەکو لاوەری شێخزەنجان دروست کردووە وەکو عەلی مەساڵحیان دروست کردووە وەک شاسواریان دروست کردووە بۆ ئەوەی بتوان دەنگ لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەمکەنەوە بەڵام خەیاڵیان خاوە ئەم جارەیە یەکێتی نیشتیمانی کوردستان تێکۆشەرەکانی یەکێتی کەماندامان ماڵە شەیدەکان پێشمەرگەکان و ڕێخستنەکانیشان هەمویان گەیشتونتە ئەم قەناعەتە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە قەڵەمڕەوی سیاسی هەرێمی کوردستان بێت وەک تێکۆشەرێکی دێرین تا چەند متمانەت بە و ئیرادەی سەرۆک بافڵەیە کە جارێکی در هەرێمی کوردستان لەو نەهامەتیانە ڕزگارکە بە پشتیوانی خوای گەورە و جەماوەری خەڵکی کوردستان من ئەوەی لە سەرۆک پاوەڵ تاالبانی بینەوە لە جەنابی مام جەلالشم نبینەوە لە بڕیارە وێرەکانی مام جەلال ڕاستە سیاست مەدارێکی زۆر هێمن و ژیر بوو بەڵام مام جەلال دائیمەن مراعاتێ کرد لە پێناو ئەوەی کە برایەتی لەناو هەمووان ناپسەس پێ مام جەلال دەیان جار تەنەزولی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بۆ پارتی هەمومان لێ ناڕازی لە پێناو کورد بوون لە پێناو کوردستان لە پێناو هەموو خوێنێک ڕژاوە ئەگەر مام جەلال نەبووایە ئێستا لەگەڵا بەشەڕێنەوە خۆش بەرداوام بوو مام جەلال بۆ ئەم ئاگرەی کوژاندەوە چۆسە مەسیبی سڵعادین من بام لە جاتی کاک مەسۆل لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و کاک نوشەرە ئێستا مەرجەعی کوردن وازێنانی خۆم لە پارتی ڕاگەیان برا گەورەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕان هەموو لایەنەکانمە کرد بە پارتیشەوە بۆ ئەوی کورد بگا بە قۆناغێکی کە بین بە دەوڵەت بەڵام ئەوان لە بەرنامەیاندا نییە بن بە دەوڵەت بۆیە نایکە حەقڵەتێکی سەر ئەو عەقڵەتەیە کە ئەم عیزبەی بەڕێوە بردووە لە حەقڵی عەشێرگرایەتی نەچەدەرەوە نیانتوانی عەقڵەتی تێی ناپەڕێن هەر کاتێک بینیت سەرۆک بافڵی شتێگەیشتووە لەوەی کە بەڕاستی مرونەت نواندن زیاتر ماڵ ینی ئەوان بێباکە لەوە ماڵی کوردوێران من خۆم یەک دوو جار بە کاک پاوەڵم پێم خۆش نییە زۆر سەردانی سەری ڕەش بکەیت لەبەرێ ئێمە ناو خەڵکی خەڵک پێ ناخۆشە وتی من کوڕی مام جەلالم لە پێناوی کورد دەست بۆ هەموو شتێکە بۆم بۆ یەکبوونی کورد بۆ نێو ماڵی کورد بەڵام تۆ کاتێکە هەر پەلامارم دەیت و پەلامارم بیت ناچارم لە بەرامبەر تا بۆسمەوە کاک پاوەڵیان وا لێکرد ئەگەنا کاک پاوەڵ هەموو هەوڵی هیمەتێکی خۆی بۆ یەکبوون و یەکڕێجی کورد خستە گەرەوە بەڵام ئەوان نهاتنە پێشەوە نهاتنە پێش باش دوا سەرنج و دوا پەیام و تێڕوانینی بەڕێز کاک فواد وەکو تێکۆشەرێک وەکو کەمەندامێکی سەنگەر وەکو سکرتێری کۆمەڵی کەمەندامان یا سکرتێری کەمەندامانی سەنگەر بۆ خەڵکی کوردستان بۆ گەنجان بۆ لاوان بۆ تێکۆشەران چییە؟ داوام لە کەس سوکاری سەربەرزی شەهیدانە لە کوڕەکانیان لە کچەکانیان دایکیان باوکیان کوڕی کەمەندامی سەنگەر پێشمەرگە دێرینەکان تێکۆشەرەکان هەموو ئەو خەڵکانەی خاوەن وجدان لەم کوردستانەکە ئەژین بڕۆن بەسەر سندوقی دەنگدان ڕێڕەوی سیاسی ئەم وڵاتە جارێکتر بگۆڕنەوە کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت ئەم ڕێڕەوە بگۆڕێ بۆ ئەوەی هیچ نەبێ ئایندەی خۆیان و ملەتەکەیان پارێزراو بێ. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز فواد حاجێ بابەکر سکرتێری کەمەندامانی سەنگەر و تێکۆشەری دێرین سپاس بۆ زۆر سپاس بۆ بەرنامە زۆر سپاس بۆ برادرانی پشتی زۆر زۆر سپاس کاک فواد.
بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەم ویلایەتانە ئەمانەتی خوای گەورە بن خۆتان لەگەڵ